چاوخشانێک بەسەر کاردانەوەی دەست بەسەرکرانی ئەم دوایانەی چالاکانی کرێکاری و مەدەنی. چالاکانی کرێکاری عوسمان ئیسماعیلی و مەحموود ساڵحی و نەرگس محەممەدی لە چالاکانی مافی مرۆڤ هەروە دەست بەسەرن. بەرپرسی لە قیسەی دادسەرای شاری سەقز ئەم دوو چالاکە بوێرەی بە تۆمەتی تەبلیغ دژ بە نیزام بەڕێوەبردنی ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار و بڵاوکردنەوەی وێنە و گرتە ڤیدیۆی پەیوەندیدار بەم ڕۆژە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەر کرد. ئەوان وێڕای بەڕەوازانینی چالاکیەکانیان لە مافە کۆمەڵایەتیەکانی چینی کرێکار دیفاعیان کرد و ڕایان گەیاند کە هەر کردەوەیەکی چینی کرێکار دژ بەو زوڵمانەی کە لە ئاستی کۆمەلگادا لێیان دەکرێ مافی بێ ئەملا و ئەولای کرێکارانە. سەرنجام بەرپرسی ئەم لەقا بۆ ناوبراوان قراری وەسیقەی 40 ملیۆن تمەنی دەرکرد، بەڵام ئەوان ڕایان گەیاند کە ئێمە نە تۆمەتبارین و نە تاوانبار تا بەدانانی وەسیقە ئازادمان بکەن. بەم جۆرە قراری وەسیقەی دەرکراویان قبول نەکرد و بۆ زیندانی ناوەندی شاری سەقز ڕاگوێزران. لەقی دادگای کەیفەری ناوەندی قەزایی قودسی تاران نەرگس محەممەدی وتەبێژی ناوەندی داکۆکیکارانی مافی مرۆڤی لە بابەتی پەروەندەسازیەک کە لە دەورانی زینداندا بۆیان کردووە ناوبراوی بە 30 مانگ حەبسی تەعزیری 80 زەربە شەلاق و دانی 2 جار سزای نەخدی مەحکوم کردووە. ئەم چالاکە ناسراوەی مافی مرۆڤ لە وتوێژێکدا سەبارەت بە حکومەکانی وتی لەم پەروەندەیەدا جێگای سکاڵاکەر و تۆمەتبار گۆڕدراوە و هەر حکمێک کە بیان هەوێ دایسەپێنن من سەرپێچی لێ دەکەم و ڕێگە نادەم شەلاقم لێ بدەن. ئەگەر بەرگی خۆناساندن بە زیندانیشم بۆ دەربکەن ناڕۆمە زیندان. نەرگس محەممەدی لە وتوێژێکی دیکەدا تەئکیدی کرد کە دەنگی نوێی دەستگای قەزایی بە خاتری هەوڵەکانی منە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئیعدام لە ئێران، بەڵام من ئەم خەباتە درێژە پێدەدەم. دەست بەسەرکردنی عوسمان ئیسماعیلی و مەحموود ساڵحی و نەرگس محەممەدی لەگەڵ ناڕزایەتی بەرینی کرێکارانی وشیار و چالاکانی مەدەنی ڕێکخرا و ناوەندە کرێکاریەکانی جیهان بەرەوڕوو بۆتەوە. لە یەکەمین هەنگاودا سەدان کەس لە چالاکانی کرێکاری و خەباتکارانی ناسراوی بوارە جۆراوجۆرە کۆمەڵایەتیەکان بەناو وەواژۆی خۆیانەوە دەست بەجێ بۆ مەحکومکردنی دەست بەسەرکرانی مەحموود ساڵحی و عوسمان ئیسماعیلی بەیانیان دەرکرد. دوا بە دوای ئەوان بەرپرسانی یەکێتی نێونەتەوەیی سەنعەتی خۆراک و هۆتێلەکان واتە AUF 21 مەی لە ڕاگەاندراوێکدا وا بە نێونەرایەتی 2 ملیۆن و 500 هەزار ئەندامی خۆی داوای لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی کرد کە دەستبەجێ مەحموود ساڵحی و عوسمان ئیسماعیلی ئازاد بکەن. ئەوان لە ڕاگەاندراوەکەی خۆیاندا نووسیان بە پێی زانیاریەکانی ئێمە ئەو دوو کەسە بە بڵاوکردنەوەی زانیاری پەیوەندیدار بە جێژنی 1 مەی تۆمەتبار کراون، واتە ڕۆژێک کە پتر لە 1 سەدەیە لەلایەن کرێکارانی سەر تاسەری جیهانەوە دەکرێتە جێژن. بۆ ساڵانێکی زۆر مەحموود ساڵحی بەهۆی دیفاع لە مافی کرێکاران ئەزیەت و ئازار دراوە و دەست بەسەر و بەدەیان جار زیندانی کراوە. مافی بنەڕەتی کرێکاران بۆ ئازادی ڕێکخراو مافێکە کە لە بەڵگە نێونەتەوەیەکان لەوانە کۆنواسیۆنەکانی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکاندا دیاری کراوە. لە کۆتایی ئەم ڕاگەاندراوەدا وێڕای خواستی ئازادی دەستبەجێی ئەم دوو چالاکە هاتووەکە ئێمە دەوڵەت بە بەرپرسی سڵامەتی جەستەیی و دەرونی ئەم دوو کەسە دەزانین. ئێمە ئەندامەکانمان لەم بارودۆخە ئاگادار دەکەینەوە و چاوەڕوانی هەوڵی خێرای ئێوەین. سندیکای شرکەتی واحدیش لە مەحکومیەتی دەست بەسەرکردنی مەحموود ساڵحی، عوسمان ئیسماعیلی و هیراد پیربۆداغی و گشت چالاکانی کرێکاری دەست بەسەرکراو لەم دوایانەدا ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە. لەم ڕاگەاندراوەدا هاتووەکە سندیکای کرێکارانی شرکەتی واحدی ئۆتۆبوسڕانی تاران و دەوروبەر دەست بەسەرکردنی چالاکانی کرێکاری و داکۆکیکارانی مافی کرێکاران مەحکوم دەکات و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجیانە. ئەنجومەنی قەڵەمی ئەمریکا ڕۆژی دووشەممە 3 مانگی جۆزەردانی 1400 هەتاوی بەیانیەکی بڵاو کردەوە و وێڕای دەربڕینی ناڕزایەتی بە دەرکردنی حکمی زیندان شەلاق و سزای نەخدی بۆ نەرگس محەممەدی خوازیاری هەڵوەشانەوەی دەستبەجێ ئەم حکمە بوو.
سەرانی دەستگای قەزایی و لە سەرووی هەمووانەوە ئیبراهیم ڕەیسی ئەندامی تیمی مەرگ لە کوشتاری بەندکراوانی سیاسی ساڵی 1367 هەتاوی بەو هیوایە ئەم چالاکە ناسراوانەی بزوتنەوەی کرێکاری دەست بەسەر دەکەن و کەسایەتیەکی خەباتکاری وەک نەرگز محەممەدی بۆ چەندومین جار بە زیندان و بە تایبەت شەلاق مەحکوم دەکەن تا بەڵکو لە خەباتی ڕوولەگەشە بۆیرانە و مافخوازانەی کرێکاران، معەلیمان، خانەنشینکراوان و پێشڕەوانی چالاکیە کۆمەڵایەتیەکان ڕێگری بکەن. بەڵام هەر لەم ماوەیەدا درێژەی خەباتی هەزاران کرێکاری ڕسمی و غەیرە ڕسمی شرکەتەکانی سەر بە سەنعەتی نەوت، کرێکارانی ناڕازی گاز، کرێکارانی پێترۆشیمی، کرێکارانی نێشەکەری هەفتەپا، کرێکارانی شارەداریەکان، کرێکارانی قەتاری شاری وە گەلێک ناڕزایەتی دیکە نیشانیاندا کە کرێکاران نەتەنیا چاوترسێن نەبوون، بەڵکو پەروەندە سازان و دەستگای قەزایی هەروەک دزانی ڕێون کردو سەر لە کادێن دەردێنن. لەم ڕۆژانەدا هەر هێرشێک بۆ سەر چالاکانی ناسراوی کرێکاری و مافی مرۆڤ پانتایی ناڕزایەتیەکان بەرینتر دەکاتەوە و هەر ئەم بابەتەش یەکێک لە نیشانەکانی لاوازبوونی بەردەوامی کۆماری ئیسلامیە. ئەم ڕژیمە تەمەنی بەرەو کۆتایی دەڕوات و دوور نییە ئەو ڕۆژەی کە چینی کرێکار و هاوپەیمانانی ئەم دەسەڵاتە کۆنەپەرست و جەنایەتکارە بخەنە ناو زبڵدانی مێژووەوە و لە ڕێگەی شۆڕاکانیانەوە دەسەڵاتی جەماوەری دابمەزرێنن.